با میوانداری ڕەحیم عەبودی سەرکردە لە ڕەوتی حیکمە کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمانن بە سوپاسەوە. بەڕێز ڕەحیم ئێوارەتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، ئایا بەشداری نەکردنی هادی عامری لە حکوومەتی داهاتوو هیچ کێشەیەک دروست دەکات بۆ چوارچێوەی هەماهەنگی؟ مساء الخير، شكرا تام باش زۆر سپاس. ڕاستیدا لە دوانەکەی بەڕێز عامری چەندین بابەت لە خۆ دەگرێت، ڕەوانە بە هەڵەتێگەیشتێک لە هەمان لە بابەتەکە داهاتێ ببورن وەکو کەسایەتی بەشداری لە حکوومەتی داهاتوودا ناکات لە سەرۆکایەتیکردنی وەزیراندا، چونکە ئەمە بابەتە زۆر قسە و باسی لەسەر کراوە لە ڕاگاتنەکاندا. ڕێگاتنە قسە و باسی زۆر لەسەر کراوە و ویستی سنوورێک بۆ ئەم بابەتەدا بنێن بۆ ئەوەی کەوا وێنەکە بەڕاستی لە بەردەم جەماوەتدا نەشێوێندرێت بۆ ئەوەی کەوە بە هەمان شێوە کێشەکان بەرە و ئاراستەی چارەسەر بڕۆن لە شەقامی سیاسیدا. بۆیە ئەو سوێتی ئەم بەشێک لە هەڵەکان ڕاست بکاتەوە یا خودت هەڵەتێگەیشتێک لە بابەتەکەدا هەبێت لەلایەن چوارچێوەی هەماهەنگیە. چوارچێوەی هەماهەنگی هەنگاوەکانی خۆی داڕشتووە، دوای پشوو جێژن دەست بە هەنگاوەکانی دەکات. پێمان وایەکەوە دوای جەژن دەستپێکێکی دەبێت بۆ گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسیەکانیدا لە چوارچێوەی هەماهەنگی و ئەوانەی کەوە بەشداری دەیانەوێت بەشداری لە حکوومەتی داهاتوودا بکەن. بۆیە کاردانەوەی ئەم دۆخێ پێویستە هەمووان پابەندی بە گوتارێکی هاوسەنگ بن کە پارێزگاری لە ئاشتەوایی کۆمەڵایەتی بکەن لە هەمان کاتدا باڵپشتی و پشگیری لە ژێرخانی سیاسی بکەن و کۆمەڵێک بڕیاری سیاسی گرنگ و یەکلاکەرەوە بدرێت لە هەمان کاتدا بۆ ئەوەی کەوە چارەسەری ڕیشەی لە گۆڕەپەری سیاسی عێراق بکرێت. بەڵێ بەڕێز ڕەحیم، گفتوگۆکانی دوای جەژن دەستپێکێکی نوێ دەبێت یاخود نەخێر دەبێت یەکلایەکەرەوە بێ بۆ پرسی پێکەنانی حکوومەت؟ الإطار ابتدأ منذ هەر لە أداء اليمين بالنسبة بۆ دەست بە کاربوونی پەرلەمانتارانی جێگرەوەی سەدر دەست بە گفتوگۆ کراوە لەگەڵ تەواوی لایەنە سیاسیە ناکۆکەکان لە هەمان کاتدا ژمارەیە گفتوگۆ لەگەڵیانەکان لەگەڵ پارتی لەگەڵ سیادە هەبووە. بەڕاستی هێڵە گشتەکان داڕێژراون بۆ ئەوەی کەوا بابزانین پێکێنانی حکوومەت چی دەبێت، ئایا میکانیزمەکان چی دەبن، هەنگاوەکان بەردەوام دەبن بۆ ئەوەی کەوا لەسەر مێزی گفتوگۆ کۆتایی بەم گفتوگانە بهێنرێت و خاڵەکان لەسەر پیدا بندرێن و ڕێکەوتنی کۆتایی بکرێت، ڕێکەوتنی ئاشکرا و ڕوون هەبن. لە هەمان کاتدا ئێمە پێمان وایە پێویستە هەڵبژاردنێکی ناوخۆیی بکرێت لە نێو چوارچێوەی هەماهەنگیدا بۆ ئەو کاندیدانەی کەوا هەن لە نێو چوارچێوەی هەماهەنگیدا پێویستە بە دەنگدان یەکلا بکرێتەوە لە نێو چوارچێوەی هەماهەنگیدا. بۆیە ئێمە پێمان وایە لە چەند ڕۆژی داهاتوودا کاندیدی سەرۆکوەزیران دیاری دەکرێت، نەخشەی لە هەمان کاتدا سیاسەکانیش گۆڕانکاری بەسەردادێ. بەڵێ هادی عەمری سەرۆکی هاوپەیمانی فەتح ئەم ئێوارەیە ڕەتی کردوانێک کە خۆی بۆ ئەو پۆستە کاندید کردبێ و گرنگترین شت یاخود دەتوانین بڵێن خاڵی ناکۆک لە ناو چوارچێوەی هەماهەنگی ئێستا پۆستی سەرۆک وەزیرانە. ئایا کاندیدی بەهێز کێ بۆ ئەو پۆستا و چوارچێوەی هەماهەنگی کەی ئەو پۆستە یەکلایی دەکاتەوە؟ چوارچێوەی هەماهەنگی دوو میکانیزمی داناوە بۆ ڕێکەوتن لەسەر کاندیدی سەرۆکوەزیرانی داهاتوو بە ئێتلاف بێت لە نێو لایەنە سیاسەکانی چوارچێوەی هەماهەنگیدا بۆ ئەوەی کەوا کاندیدی سەرۆکوەزیرانی داهاتوو یەکلا بکات. ئەگەر هاتوو بەم شێوەیە نەبوو ئەو کاتە دەنگدان بە شێوەی دەنگدان لەسەر کاندیدی سەرۆکوەزیرانی داهاتوو یەکلا دەکرێتەوە لە نێو چوارچێوەی هەماهەنگیدا. ئایا چێ دەبێت بە کاندیدی سەرۆکوەزیران؟ ئەوەی کە زۆرترین دەبێنێت ئەو دەبێت بە سەرۆکوەزیرانی داهاتوو. ئەگەر هاتوو دەنگەکانی شەکسان بوو جارێکی دیکە میکانیزمێکی دیکە دادەنێن. بۆیە پێمان وایە کەوا یەک کاندید دەبێت بۆ پێکەنانی حکوومەتی داهاتوو لەلایەن چوارچێوەی هەماهەنگیوە. ئەمەش بە شێوەی دەنگدان دەبێت لەسەر دەستەی گشتی باڵا لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە دیاری دەکرێت بۆ هەڵبژاردننی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق. کام کاندیدا چانسی زیاتری هەیە بۆ ئەو پۆستە وەربگرێ بەڕێز ڕەحیم؟ ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە دەنگەکەت بەڵێ کام کاندیدا لە نێوان چوارچێوەی هەماهەنگیە چانسی زیاتری هەیە بۆی پۆستی سەرۆک وەزیران وەربگرێ بچێتە سەر کورسی سەرۆک وەزیران؟
يعني هذه مسألة الحظوظ ئەمە بابەتی چانس بۆ چێە بۆ ئەوەیە بۆ چەند ڕۆژی داهاتوو بەجار دەکەوێت تاوەکو ئەم ساتە بەڕاستی کەسایەتێکی دیاری کراو نییە بۆ لە نێو لایەنە سیاسیەکانی چوارچێوەی هەماهەنگی و پشتبەردەوە بەڵێ ژمارەیەک ناو هەن بۆ کاندیدی سەرۆکە زیران کە لە ڕێگاندنەکان باز دەکرێن بەڵام پێمان وایە تاوەکو ئێستا یەک لا نەبوورانێتەوە ئێمە پێمان وایە کەوا لە چەند ڕۆژی داهاتوودا یەک لا دەبێتەوە ئەوەی لە ڕێگاندن هێز شتێکی دیکەیە ئەوەی کە ڕێککەوتن لەسەر دەکرێت شتێکی دیکەیە گفتوگۆکان پێوەستن بە چوارچێوەی هەماهەنگیەوە پێوەستن بە مافی گەورەترین کوتلا کە دەیەوێت پارێزگاری لەم مافە بکات ئەویش گەورەترین کوتلەیە چوارچێوەی هەماهەنگی ئەو مافە بەخۆی دەدات کا بتوانێت سەرۆک وەزیرانی داهاتوو دیاری بکات کەسێکی ئازا بێت بتوانە بێت بتوانێت کە وڵات بەڕێوەبات بتوانێت کەوە سەقام گیری سیاسی دروست بکات لە وڵاتدا خزمەتکاری گەل بێت لە هەمان کاتدا بۆیە پێویستە ئەم حکوومەتە حکوومەتێکی بەهێز بێت کە گەلی عراق چاوەڕێی دەکات چونکە دەزانن کەوە چەقبەستوێکی سیاسی هەیە لە عراق دەبەردەوامە 9 مانگە بەردەوام هەیە دەبێت زوڵەیەک هەبێتەوە ئەم چەقبەستوێ سیاسی چارەسەر بکات هەروەکو چۆن بەڕێز حەکیم لە گوتارەکەیدا باسی کرد باسی جۆرێک لە ورداکاریەکانی کرد کۆمەڵێک هەنگاویشی خەسە ڕوو لەم بابەتەدا ئایا دەتوانێت کەوە ئەم بابەتە یەکلا بکرێتەوە پرۆسەی سیاسی تەوتر بکات و حکوومەتی داهاتوو پێک بهێنرێت لە بەدوو ئاڕاستەی جیاوازدا حکوومەتێک بێت حکوومەتی ئەوە تا حکوومەتی کاربارەکەچی بەسەر دێت یان ئەوە تا هەمواری دەکرێتەوە یان ئەوە تا حکوومەتێکی نوێ لەدایک دەبێت بەڵێ باسی چەقبەستووی عێراقت کرد پرسیارەکەی من ئەوەیە بۆ بەڕێستان گەشتبینن بەوەی گفتوگۆکان دەستپێکردنەوەی گفتوگۆکان ئەم چەقبەستووی عێراق ببێتە فریادڕست بۆم چەقبەستووی عێراق و کۆتایی پێبێت بەم زوانە حکوومەت پێک بهێنرێت تا چەند گەشتبینن ئێوە نەخێر ئەمە دەبێت شتێکی زۆر زۆری دەبێت لە ڕووی ئاراستەکانەوە دوای پشووی بڵێن تەشریعی وەکو گوتم گفتوگۆیەک دەبێت مێزێکی گفتوگۆ دەبێت لێرەدا بابەتەکان باز دەکرێن کاندیدی سەرۆک وەزیران کاندیدی سەرۆک کۆمار دیاری دەکرێن لە هەمان کاتدا ڕەنگە لێک کاتدا هەردووچیان دیاری بکرێت هەروەکو چۆن لە ساڵانی ڕابردوو ئەمە ڕوویانداوە ڕەنگە بە شێوازێکی دیکەش بێت لەوانەیەشە برایانی کۆرد دوو بژار کاندیدیان هەبێت لە پارتی و یەکێتیدا وەکو چۆن ڕوویدا لە ڕابردوودا بە دەنگدان یەکلا بکرێتەوە ئەوەی کە زۆرتری دەنگدی هێنا دەبێت بە سەرۆک کۆمار بۆیە پێویستە هەنگاوانی دیکەش لە بەرچاو بگرین ئایا گەورەترین کوتلەکە لە ڕادەست پێدرێت کاندیدی سەرۆک وەزیران یەکلا دەکاتەوە لە کۆبوونەوەی داهاتووی پەرلەماندا ئەوان حکوومەتی داهاتوو پێک دەهێنن کە گەورەترین کوتلەن بۆیە پێویستە سەرۆک وەزیران لەکو گوتم لە هەمان کاتدا ئامادەیی هەبێت لە پەرلەماندا ئەو کاتەکە دەگیر سەر دەدرێت بەڵێ زۆر باشە باسی سەرۆک کۆمارە کرد قسەیەکەیە دەوترێت چوارچەوەی هەماهەنگی شکستی پێکهێنانی حکوومەت دەخاتە ئەستۆی کوردەوە ئەویش پەیوەست بە سەرۆک کۆمارەوە بۆچی ئەم شکستە دەبێ بخرێتە سەر شانی کورد برایانی کورد هناك تفاهمات لەکتە گەشتن هەیە ژینگێکێ بۆ کارکردن زمینەیەک هەیە بەڵام پێویستی بە گفتوگۆی زیاترە پێویستی بە پێمان وایە لە چەند ڕۆژی داهاتوودا گفتوگۆی زیاتر دەبێت لە لێوان پارتی و یەکێتیدا ئەوە یەکلا دەکاتەوە ئایا بڕیارێکی سیاسی دەدەن بۆ ئەوەی کەوە کاندیدێکیان هەبێت بۆ پۆستی سەرۆک کۆمار وەکو چۆن بەرز حەکیم داوای کرد کە سەرۆک کۆمار گوتی کەسێکی گرنگە پێویست تەنها بە کوردەوە نییە باوکو پێویستی بە تەواوی گەلانی عراقەوە هەیە کە پارێزەری دەسوورە سەرۆک کۆمار پارێزەری سەروەریە بۆیە پێویستم کەسایەتێکی هەبێت کەەوە خۆی بسەلمێنێت ناونیشانەشی باڵایی هەبێت لەمان کاتا چونکە ئەو سەرۆک کۆمار پارێزگاری لێگرتووی نیشتیمانی سەروەری نیشتیمانی دەکات لە هەمان کاتدا کات دەکات بۆ هێورکردنەوەی دۆخەکە لە شەقامی عراقیدا لە هەمان کاتدا ناکۆچی لایەنەکان چارەسەر بکە بۆیە پۆستی سەرۆک کۆمار لە ئێمە گرنگە بەڕاستی هەنگاوێکی دەستپێکی زۆر گرنگە بەرەو پێکەنانی حکوومەتێکی ڕاستەقینە واقعی دوور لە دەستوەردان و دوور لە دوورکەوتنەوە لەو بابەتانی کە ناکۆچیان دروست کردووە یاخود بڵین هاوپەیمانی سێقۆڵیی کردوچی نەکرد پێویستە ئێمە پەلە لە هەنگاوەکان بکەین بەڕاستی پەلە بکرێت کە جێگەی گرنگی هاوڵاتیانە گرنگی جێگەی کۆمەڵگەی تەنانەت جێگەی گرنگی کۆمەڵگەی نێودەوڵەتیە کە چاوەڕۆنی ئەوەیە حکوومەتێک لە عراقدا پێکهێنرێت چونکە دۆخی جیۆسیاسی دەیەوێت دۆخی عراق سەقامگیر بێت پێویستە عراق سەقامگیر بێت بتوانێت کەوا زیاتر بەرهەم بهێنێت پێویستە زیاتر نەوت بەرهەم بهێنێت و لە هەمان کاتدا هەنادەی زیاتری غاز بۆ دەرەوە بکات چونکە جیهان پێویستیان بە وزە هەیە عێراقیش لەم بابەتە لە پێشینەوە بەڕێز ڕەحیم عەبودی سەرکردە لە ڕەوتی حکمە سوپاس بۆ بەشداریکردنت دەست خۆش